پیسبوونی هەوا بە ڕێژەیەکی زۆر بەرز بۆتەوە بە تایبەتی لە دوای شۆڕشی پیشەسازی و گەشەکردنی شارەکان و بەکارهێنانی سوتەمەنی خەڵوز و نەوت و گاز بە تایبەتی لە نیوەی دووەمی سەدەی بیستەمدا. لە ئێسادا کێشەی پیسبوونی هەوا لە شارەکاندا بۆتە دیارترین کێشە کە ڕوبەڕووی مرۆڤ دەبێتەوە. ئێمەی مرۆڤ دەتوانین بۆ ماوەی چەندین ڕۆژ بەبێ خواردن و ئاو بژین، بەڵام لە چەند چرکەیەک زیاتر ناتوانین بەبێ هەوا بژین، بە شێوەیەک کە مرۆڤێکی ئاسایی لە ڕۆژێکدا پێویستی بە 15 کیلۆ هەوا هەیە، لە کاتێکدا جەستەی مرۆڤ لە ڕۆژێکدا تەنها پێویستی بە 2 کیلۆ ئاو 1.5 کیلۆ لە خواردن هەیە. بەپێی لێکۆڵینەوەیکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە نزیکەی 2 ملیۆن کەس گیان لەدەست دەدەن بەهۆی ئەو نەخۆشیانەوە کە سەرچاوەکەیان پیسبوونی هەوایە. پیسبوونی هەوا کار دەکاتە سەر تەندروستی منداڵانیش، دەبێتەوەی کەمبوونەوەی گەشەی سیەکان و نەخۆشی ڕەبۆ زیاتر دەکات کە ئەمەش کوردستان بێبەژنیە لەم کارەساتە و چەندین گەورە و منداڵ دەناڵێنن بە نەخۆشیەکانی هەناسەدان کەەوە کارەکەی ئەوەیە ڕۆژانە کەشوهەوا پیس دەبێت. پیسبوونی هەوا هۆکاری زۆرە. پیسبوونی هەوا بە شێوازێکی سەرەکی هۆکارەکانی بریتە لە پلەی یەکەمە بریتە لە هۆکارەکانی گواستنەوە، لە دووەمە بریتە لە کارگەکان، لە سێمە بریتە لە دانیشتوان. بەڵام لە نێو ئەوەشدا هەوا بەچی پیس دەبێت؟ هەوا خۆی لە خۆی داوای خوێندومانەتەوە لە سەرەتاییەوە هەوا پێکاتووە لە 1970 لە بریتە لە گازی نایترۆجین و لە 121 بریتە لە ئۆکسیجین و لە 101 بریتە لە گازە دەگمەنەکان و 100 تەواو بوو. ئەم تەوازونە، ئەم هاوسەنگیە تێکچێ مادەیەکی تر خۆی بەهاوێتە نێو ئەو پێکاتەیەوە هەموو تێکەچێ. سەرنجام چین ئەوانە کە تێکێدن ئەتوانی بڵێ بە شێوازێکی سەرەکی گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن، گازی دوانە ئۆکسیدی کاربۆن، ئۆکسیدەکانی نایترۆجین، ئۆکسیدەکانی گۆگرت، لە هەمان کاتدا ئەوەی کە پێی دەوترێ PM2.5 PM10 یعنی چی؟ یعنی پارتیکولار ماتریال، یعنی دەنکۆڵە بوردەکانی گەردی تۆزوخۆڵ، ئەوەی کە تیرەکانیان 10 مایکرۆنە، ئەوەی کە تیرەکانیان 2.5 مایکرۆنە، کەواتە دوانیان بریتە لە گەردی تۆزوخۆڵ. اینجا ئەوتریشیان بریتە لە گراوند لێڤڵ ئۆزۆنێکمان هەیە دەمان پارێزێ لە تشکی سەروبنەوشەیی، بەڵام ئۆزۆنێکی گراوندیمانێ، ئۆزۆنێک لە ئەرزا دروست دەبێت لە ئەنجامی کارلێکردنی ئەو گازانی دوانە ئۆکسیدی نایترۆجین کە لە ئۆتۆمبیلەکان و هۆکاری گواستنەوە دەرەچێ و لەبەر تیشکی ڕۆژدا بە ڕۆژ هەمیشە بەیانیان هەوڵبن خۆتان مەدەنە بەر هەتاو بۆ، چونکە لە بەیانیانەوە تاوەکو دەگەیتە نزیکی نیوەڕۆ ئەو کاتەیەکە گەرمی کاریگەری هەیە بەسەر NO2ەکان، NOx بە شێوازێکی سەرەکی و دیکا بە ئۆزۆن، هەمیشە لە ئەسر لە دوای نیوەڕۆ بە دواوە ئۆزۆنەکەمان نامێنێ. کەواتە ئەم مادانی کە باسم کردن ئەمانە هەمووی کاریگەریانێ. هایدرۆکاربۆنەکان بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر پیسکردنی هەوا. لە ڕێی هەموو ئەم گازانە لەکوێوە دێن؟ بەشێکیان لە دانیشتوانەوە دێ، لە چالاکیەکانی دانیشتوان، چونکە کاڵین دانیشتوانیان چی؟ ئەڵی دانیشتوان کوردستان 6 ملیۆن کەسە، کاڵی 6 ملیۆن کەسە ئەگەر دابەشی 5 بکەی هەر ئاوا بە شێوازێکی ئاسان دابەشی هەر خێزانێک لە 5 کەس پێکات کاتە تۆ 1 ملیۆن خێزانت هەیە. 1 ملیۆن خێزان ینی ئەتوانی بڵێ 1 ملیۆن خانوو. لە نێو 1 ملیۆن خانوودا چیە بێت؟ چێش دروست دەکرێت، گەرمی هەیە، دووکەڵ هەیە، ئیدی بە شێوازێکی زیاتر ئەمە دانیشتوانەکەیە. لە هەمان کاتە کارگەکان کە کاریگەریان هەیە لە دەردانی ئەو گازانە و دەردانی ئەو مادە وردانی کە دەنکۆڵە وردانی دەچنە نێو هەواوە. لە هەمان کاتیشە ئێمە بریتە لە ئەو بەشێکی تریان لە NOx و لە CO لەگەڵ قوڕقۆشم بریتە لە هۆکارەکانی گواستنەوە دەردێ. کەواتە هەموو ئەمانەی هەمانە ئێستاکە بۆیە هەمیشە لە ئاژانسەکانی UN بە ئێمە دەڵێن ئەگە پرۆژەتان بۆ بکەین پیسبوونی پێکەنەرەکانی ژینگە کە ئاوە خاکە هەوایە بە کامی دەست پێکەین ئەڵێن بە هەوا، چونکە هەوا و پیسبوونی هەوا زۆر مەترسیدارترە لە پیسبوونی ئاو خواردن. لە ژێر داروپەردووی ماڕەڵڕخواوەکانی ژێر کاتی بۆمەلەرزە خەڵکمان دیوە پاشی 8 ڕۆژ بەبێ ئاو ژیاوە، پاشی 8 ڕۆژ و 10 ڕۆژ و 20 ڕۆژ بەبێ نان ژیاوە، بەس کەس ناتوانێت بۆ چەند خولەکێک زیاتر بەبێ هەوا بژی. لەبەرەوە پیسبوونی هەوا گرفتێکی یەکجار گەورەیە، بۆیە هەمیشە لەگەڵ ئاژانسەکانە باسمان لە باسی هەوایە. لە شاری سلێمانی خاوەنی 3 ملیۆن دارین، واتە زۆرترین دار لە سلێمانیە، لە شاری سلێمانیە، کە ئەمە بۆ تەوەی کە ئەتوانم بڵێم
نەکەروەکو شتێنەی سەوز وەکو ئەوەی کە ئێمە بتوانین بەرگری لە بەرگە هەوا بگرین لەو اختیباسی حراری کە دروست بووە، هەروەها دیفاع لەو خۆڵ و خاشاکە بگرین کە پیاڵێن و هێرشی خۆڵبارین لە کوردستانە. ئێمە توان بڵێم لەم فترەیە کەمترین خۆڵبارین لە شاری سلێمانی بوو، فترەکانیشی کەم بوو. ئەم کەمبوونەوەی بۆتەوەی ئەوەی کە دارەکانمان دارستانەکانمان ڕێگری کردووە لە مۆزۆی خۆڵباری. ژینگی شاری سلێمانیمان بەم شێوە پاراستووە کە ئەتوان بڵم ئەم پاسادانە و جارە باسیەکەین ئێمە لە ساڵی لە ماوەی 7 ساڵە زۆرترین ڕێژەی بارانبارین لە شاری سلێمانیە لە هەموو عێراق و کوردستانە. کەمترین پلەی گەرمە تەسجیل کرابێ لە هاوینە لە سلێمانیە. زۆرترین ڕوتوبە کە هابێ لە هاوینە لە شاری سلێمانیە. ئەمە دەلالە لەوە کە ئێمە بەپێی ئەو تەڕدی و عەکسیانەی کە هەیە، بەپێی ئەو ستاندەرەی کە هەیە لە ستاندەری عالەمیە، ئێمە لە ساڵی 2008دەیە سیمینارم کرد من لە جامعەی پۆلیتەکنیک بە ئامادەبوونی هەموو ئەو بەرپرسە ژینگەیەکان و ڕئیسی جامعە و فەرمانگەکانەمانە ئەلانمان کرد بەپێی ئەو داتایانەی کە 6 محافەزی سلێمانی ئین عێراق و کوردستانمان مقارنە نەکردو بەپێی ڕێژەی بارانبارین و پلەی گەرماوەمانە و ڕێژەی سەوزایی کە ئێمە لە ستاندەری عالەمیە. واتە ئێمە ئێستا لە ساڵی 2022 ڕێژەی سەوزاییمان لە ساڵ 90% ئەم 90% بۆتە ئەوەی هۆکارێک کە هەم زوو گەلایشکەی و سایەکێک لەو شتانەی کاڵنگ زوو گەلایشکەوتنەوەی کە دنیا فێرگە بێ و یەکێک لەوانە ئاوی ژێرزەویمان باشتر لە مقارنەتەن لەگەڵ شارەکانی عێراقا و ڕوتوبەمان زۆر باشە. ڕوتوبەمان ئێستا 22 لە سلێمانیە. وەزارەتی ژینگەی عێراق هۆشیاری دەدات لەوەی کە لە 2 دەی داهاتوودا عێراق بە تێکڕا ساڵانە 272 ڕۆژ ڕوبەڕووی شەپۆلی خۆڵبارین دەبێتەوە و هەتاوەکو ساڵی 2050 ڕێژەکە بەرز دەبێتەوە بۆ 300 ڕۆژ. بەشێکی سەرەکی پیسبوونی هەوا بە هۆکاری خۆڵبارینەوەیە. سەرچاوەی ئەم خۆڵبارینانە یان ناوخۆین و بەهۆی ئەو ڕەشەبایانەوەیە کە لە خواری و خۆراوی عێراقەوە سەرچاوە دەکرێن یان دەرەچین و لە وڵاتانی دەوروبەرەوە دێن، وەک ئەو ڕەشەبایانەی لە نیمچە دوورگەی عەرەبی و باکووری ئەفریقا ڕوودەدەن. بۆ ڕوودانی خۆڵبارین پێویستە بایەک بە خێرایی 16 بۆ 24 کیلۆمەتر یان زیاتر لە کاتژمێرێکدا بەسەر خاکێکی شێواودا تێبپەڕێت. کاتێک بەهۆی بەرزی پلەی گەرمی و زۆر بەرهەوا کەوتنەوە مادەی ئەندامی لە خاکدا بۆ خوار لە سەدا دوودا دەبەزێت. دەبێتەوەی تێکچوونی پێگاتن و نەمانی توانای ڕاگررتنی ئاو لەو خاکەدا. بەماش ڕێگا بۆ هەردوو ڕاماڵینی هەوایی و ئاوی ئەو خاکە خۆش دەکات. دەبێ ئەوەش بزانرێت بە شێوەیەکی سروشتی لە ناوچە زۆر وشک یان وشکەکاندا چینێک لەسەر ڕووی خاکەکە هەیە کە ڕێگا لە شێواندنی ڕووی خاکەکە و ڕاماڵینی دەنگکۆڵەکانی دەگرێت. هۆکاری زیادبوونی خۆڵبارین لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە جیهانیشدا توانی ئاوا بڵێ یەکەمیان نەمانی یا کەمبوونەوەی ڕووپۆشی سەوزایی. ڕووپۆشی سەوزایی بۆچی کەم بۆتەوە؟ ڕووپۆشی سەوزایی کەم دەبێتەوە بە کۆمەڵێک هۆکار. یەکێک لەو هۆکارانە گەر ئێمە عێراق بە نمونە وەرگین لەوێشەوە بینەوە بۆ کوردستان، عێراق ساڵانێکی زۆر ڕووبەرێکی سەوزایی زۆری هەبوو. ئەگە بشتەوە مێژوو پێشی 1400 ساڵ بە باشووری عێراق وتراوە وڵاتی سەوز. ئەوە ئێستا نایبینینەوە کەواتە هۆکاری زۆر هەن کە ئەو سەوزاییە نەماوە. ئەگە بە شێوازێکی سەرەکی تەماشایکەین شەڕ دوژمنی سەرەکی ژینگێ شەڕ و شۆڕێکی یەکجار زۆر لەم عێراقی گرتووەتەوە. ئەتوانین بڵین شارستانەتی وڵاتانی دیکە شارستانەتێکی بەرەو پێشکەوتن بووە کەچی عێراق ئەگەر سەردەمی سۆمەر و ئەکەد و ئاشور و بابل و هەرچی بینی هەر شەڕە بیستی کەواتە ئەرزی عێراق بە بەردەوامی ئەرزێک بووە شەڕی تیاکراوە. ئیدی بینەوە بۆ ساڵانێک لە مێژوو دوورکەوینەوە بینەوە بۆ ساڵی 1991 لە 91ەوە شەڕی بیابان و عێراق لەگەڵ کوێت و لەگەڵ وڵاتانی هاوپەیمانان توانی تۆ باسی لەوە بکەی پێشتریش 8 ساڵ شەڕی عێراق و ئێران، یعنی عێراق لە پێناوی گرتنەوەی ناحەیەکی وەکوفا و بە ئاماری ڕسمی 52,000 گول لە تۆپی پێوە ناوە
مانای زەویەکەی تەخت کردو لە پێناوی ئەوی وەریگرێتەوە ئەم ڕوبەرە سەوزاییە و شارەکە بە هەموو تەواوەتی ئەڕوا کاتێککە ئەمریکەکانیش دێن بۆ گرتنەوەی کوێت و ڕاونانی سوپای عێراق و تێکشکا و بەرەو باشووری عێراق دەکشێتەوە پاشەکشە ئەکا لە ئەنجامی ئەوەشدا جارێکی تر هاتنی 140,000 سەربازی ئەمریکی بۆ سەرخاکی عێراق هەموو ئەمانە لە نێو شارەوە تێپەڕ نەبوونە هەموو ئەمانە بە شوێنە چۆڵەوانەکان تێپەڕبوون تێپەڕبوونیشیان لەسەر شوێنی چۆڵەوانی ئەبێتە مایەی هەڵکەندنی توێژاڵی ئەو ناوچانەی کە چەندین ساڵە و بە سەدان ساڵە ئەو توێژاڵی دروست کردو بۆ خۆی خاڵێکی تری سێەم کە ئەوەی مەترسیدارترە تۆزوخۆڵەکەی عێراق دپلیتد یۆرانیۆمیشی تێدایەکە کانسەر و نەخۆشی شێرپەنجەی لە سەرتاسەری عێراق و ناوچەکە زیاد کردووە چونکە ئەو دەبابانە و ئەو تانک و زرێ پۆشەی کە عێراقەتی بە چەکێک دەتوانی بیتوێنیتەوە بە چەکێک دەتوانی چاکی وێرانکەی دەبێت ئەو گول لە تۆپانەی کە تایارەکان یاخود تانکەکانی هاوپەیمانان دەی هاوێژن دەبێت شتێکی تێدا بێ بە ناوی دیپلیتد یۆرانیۆم واتە یۆرانیۆمی خامۆشکراو کە ئەمە دەتوانێت ئەو گەرمیە دروست کات و ئەو ئاستانە بتوێنێتەوە بەڵام دوجار بە دەستلێدانی ڕێژەیەکی زۆری شێرپەنجەشی دروست کردووە خاڵێکی دیکە ئەوەیە کە عێراق لەم شەڕەدا بڕیاری 680 لەسەر دەچوو لە ئەنجومەنی ئاسایش کە گەماڕۆی ئابووری خرایە سەر گەماڕۆی ئابووری کە خرایە سەر عێراق لە ساڵی 91 بەدواوە خەڵکی عێراق لە باشوورە ئامادە نەبوون کشت و کاڵ بکەن کشت و کاڵی ئەوان لە ئێران و لە باکووری عێراق لە کوردستان و بۆیانە چوو بەڵام لەبەر برسێتی و لەبەر هەژاری هاتن چیان کرد هاتن تا ماوەی 4 ساڵ لە 91 تا و 96 ئەو هەموو بیابانەیان چێڵا بۆ ئەوەی بیکەن بە کشت و کاڵ و تاوەکو سەوزە و میوەی خۆیانی لێدەستە بەرکەن لەبەر نەبوونی بەڵام کە لە 96 نەوت بەرامبەر خۆراک جێبەجێکرا پێویستیان پێنەبوو هەمویان بەکراوەی بەجێهێشتەوە ئەوە جارێکی تر بەدەیان ساڵی دیکەی پێویستە تاوەکو توێژاڵەکەی بۆ دروست دەبێتەوە خاڵی دیکە دەوروبەرمانەوە دەوروبەرەکەی ئێمە کە بریتین لە نیمچە دوورگەی عەرەبی کە بریتین لە چۆندەڵێ بیابانەکانی باشووری سووریا ڕۆژئاوای سووریا بیابانی گەورەی ئەفریقیا هەموو ئەمانە لەوێەوە ئێمە تۆز و خۆڵمان بۆ دێت لەم پێناوەدا ئەتوانی بڵێ خۆشمان وەکو هەرێمی کوردستان ژماری هۆکاری گواستنەوەمان زیادی کردووە ئێمە ئەتوانین بڵێن ڕوبەری سەوزاییمان لە کەمی داوە گۆڕانکاری کەشووە واژبار و دۆخێکی دروست کردو جارێکی دیکە کە بۆ تەمایی ئەوەی ئێمەش تا ڕادەیەک ڕوبەری بە بیابانبوونمان زیاد بکە بۆیە لە ساڵی پار وەکو دەستەی ژینگە و وەکو ڕێزدار جێگری سەرۆکی حکوومەت کە سەرۆکایەتی بۆردەکەی دەکرد وەزارەتی کشت و کاڵ و شارەوانی و دەستەی ژینگە و کەشناسی و هەموو ئەمانە تێی بەشدار بووین ڕەچاوی ئەومان کرد کە گەرمیانمان ڕوو لەو حاڵەتەیە باشووری دووهۆکمان ڕوو لەو حاڵەتەیە ڕۆژئاوە باشووری هەولێرمان ڕوو لەو حاڵەتەیە کە پێویستە بەرگری یا ڕێگریەکی بۆ دروستکەین بۆ ئەوەی سەر نەکەوێ و نەکشێ بەرەو ژوورت کێشە تەندروستەکانی خۆڵباریم بریتین لە کیسەی هەناسەدان و پەکخستنی فەرمانی سیەکان ئازار و کزانەوەی کۆئەندامی هەناسە و کزانەوەی چاو هاوکردنی بۆریەکانی هەناسە ڕەبۆ CSO هاوکردنی درێژخایانی سیەکان لاوازکردنی بەرگری لەش لێدانی نائاسایی دڵ جەڵتەی دڵ و دەماخ مەرگی پێشوەخت بەدەر لە خۆڵبارین چەندین کێشەی تر هەیە کە هەوای کوردستان پیستر و خراپتر دەکات لەوانەش کارگە گەورەکانی پیشەسازی و هەبوونی زۆری ئۆتۆمبیل لە کوردستان بوونی چەندین مۆلیدەی گەورە لە گەڕەگەکان بۆتە دیاردەیەکی ترسناک بۆ پیسبوونی هەوا بەپێی دوایین ڕووپێوی کە کراوە و ساڵی 2015 لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم هاتووە بۆمان دەرکەوتووە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان 12.4 ئەماش لەگەڵ ستانداردە جیهانیەکان کەمە ئێمە 90 لە دەیاششیمان تێمە 15ەکەمان تێپەڕانوە واتە ئێمە تاکە شارین لە عێراق و لە کوردستانە کە لە ستاندەری عالەمیین ئەمە یەک دووە مۆزوعی سەوزایی خۆی سێ ڕوئیایی هەیە ڕوئیایەکیان جوانیەکە بە مرۆڤەکانەیە واتە سەیران و سەفایە سەوزاییە بینی سێبەریەیە پلێکانی گەرما کەمەکاتەوە بەپێەوە یەکێک لەو شتانە زیاتر تەدەفوقی ئۆکسسیجینە ئێمە سەردارمانەیە لە ساڵێکە 20 تەن بەسینە ئۆکسسیجینەیە واتە CO2 ئەڵەمژێ واتە ئێمە توانیمانە بە دارەکانمان وەکو قەڵغانێ دیفاع لە دووکەڵ و لەو غازانە بکەین کە لە هەوای سلێمانیا هەیە و جەوەکەشمان زۆر لەبارە ئێمە ڕەشەباشمانەیە ڕەشەباشێکی لەو کارانی کە هاوکاری ئەمەی کردووە بەس مۆزوعی دار هەتا ژماری دار زیاتر بێ واتە تۆ زیاتر ئۆکسسیجینەیە بێ
بۆ نمونە ئەگەر تۆ بچیتە بەردەگای سەلای سلێمانی دەرەجەی حرارە ئەگەر 41 بێ هیتە پارکی ئازادی 37 5 دەرەجە فەرقی هەیە. ئەمە یەکێکە لەو دەلالەتانەی کە زیادبوونی ئۆکسسیژین کەمکردنەوەی CO2 ئەبێتە هۆی زیاتر بە کەمترین پلەی گەرما و بە هەوایەکی پاکتر. واتە ئێستا زۆر لە دکتۆرەکان کە ئاچی بۆ لای نەخۆشی دەبێ شتێڵە بڕۆ سەر لە پارکەکان بە تێگە هەوایەکی پاک هەڵمژە. ئەم هەوا پاکە لە چیەوە دروست دەبێ؟ لە نەتیجەی ئەو تەحالیلە کیمیایی کە باهین دارستان وەک بوونەوەرێک لەسەر زەوی هەیە هەڵەسێ بە ئامادەکردنی ئەو کارە پێویستی کە هەیە کە پێڵێن کردداری هەڵمژینی غازی خراپ و دەرکردنی ئۆکسسیژین واتە ئۆکسسیژینەیە کە ئێمە هەموو هەناسەی پێین واتە زۆربوونی دار و درەخت و سەوزایی تاسیراتەکەی ئەوەیە. لە ساڵی 1992 سەرۆکی کۆمەڵی کوردستانی سەوز بووم لەم هەولێرە نووسراوێکم کرد ئەو کاتە بۆ وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆ داوام کرد وەکو ڕێکخراوێک لە هەولێر کارەکەم ژمارەی ئۆتۆمبیلەکانی هەولێرم بنێ بە جۆری تایبەت و بە جۆری کرێ و بە جۆری بار هەڵگر و بە جۆری ئەوانەی کە ئینشائیان پێگوترێت بلدۆزەر و شۆڤڵ و ئەوانە هەموو ئەوانە کۆیەکەی یەکسان بوو بە 64,000 ئۆتۆمبیل لە سەرتاسەری پارێزگای هەولێر 64,000 ئۆتۆمبیل لە پارێزگای هەولێر. لە نێو ئەوانەدا چەندی تایبەت بوون 20,000 تایبەت بوون. ئێستا سێری تەماشای ئۆتۆمبیلەکانی خەڵکە تایبەتەکان چۆتە چەند 700,000 نەدیوە 600,000 و شتێکت دیوە. ئەو 600,000 ئێستا ئەیبینی لە ساڵی 1992 بە نووسراوی فەرمی پێم دراوە کە بریتە لە 20,000 ئەو 20,000 بوو بە 630,000 و 640,000 ئێستا. ئەو 64,000 کە لە هەولێرە هەبوو ئێستا کە باسی 2 ملیۆنەکەین ئەو 2 ملیۆن هۆکاری گواستنەوەی کە هەیە ئەگەر دابەشیکەی ئەو 2 ملیۆنە ئەو 2 ملیۆنە 950,000 لە پارێزگای هەولێرە. ملیۆنێک و 50,000ەکەی دابەشە بێتەوە بەسەر دوهۆک و سلێمانی بەو شێوازە کەواتە ئەویش تقریبان لە 2 ملیۆنەکە نیوەی هەر لە هەولێرە کەواتە هەولێر لە 64 پێشی 30 ساڵ بە تێپەڕبوونی 30 ساڵ لە 92 تا 2022 لە 64,000 ئۆتۆمبیل بە هەموو جۆرەکانیەوە ئێستا هەولێر 950,000 تیا. بەڵام تۆ تەماشاکە ئەمە چ کاریگەریەکی زۆری ئەبێ ئەو کاتیش داوام کرد کە ئەگەر جۆری بنزین چارەسەر نەکرێ نووسراوێکی ترم کرد بۆ خەستەخانە یا با بڵێم بۆ نەخۆشخانەی مناڵان و لەدایک بوون کە ئایا چەند مناڵ لەدایکە بن تووشی ئیفلیجی مێشک بوون چونکەوە کاریگەریەکەی لە ڕێگەی ئەو قڕقۆشمەیە کە پێوترێ PB ئەو PB کە تواوەیە لە نێو لە گازەکان یا بڵێن لە ئەگزۆزی ئۆتۆمبیلەکانەوە دەرەچێت لە هۆی چی بەهۆی ئەوەی کە ئەو بنزینەی کە بەکارە هێنری ئەگە بنزینێکی خاوێن نەبێ ئەو قڕقۆشمە تەواو ناسووتێ دەرەچێ لەگەڵ هەڵمژینیا لەلایەن ئافرەتی دووجانەوە کاریگای بێ لەسەر ئەوەی کە مناڵەکەی تووشی ئەو جۆرە نەخۆشیانە ببێ. گەرچی لە ماوەی ساڵانی ڕابردوودا لەگەڵ هاتنی هاویندا شەپۆلی خۆڵبارین لە عێراقدا هەبووە بەڵام پسپۆڕانی ژینگە و کەشوهەوا هۆکاری زیادبوونی و چڕیەکەی بۆ کەمی بارانبارین بەرتەسکبوونەوەی ناوچە کشت و کاڵەکان بەهۆی کەمی ئاودێریەوە کەمبوونەوەی ئاوی دیزلە و فرات زیادبوونی ژماری ئەو بەنداوانەی کە لەلایەن ئێران و تورکیاوە دروست کراون دیاردەی بە بیابان بوون وشکبوونەوەی بەندا و دەریاچە و گۆماوەکان و فشەڵبوونی زەوی دەجێڕنەوە هەروەها کەمبوونەوەی شێ کە هۆکارێکی سەرەکیە بۆ جێگیربوونی خاک و خۆڵ یەکێکی ترێن لە هۆکارە سەرەکیەکان کە دەبێتە هۆی نەمانی ڕووپۆشی ڕووەکی و فشەڵبوونی زەوی و زۆربوونی تۆز و خۆڵ و دواتر دروستبوونی شەپۆلی خۆڵبارین.